بەڵێتر لەبارەی چارەسەرکردنی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاوکات ئەو پابەندیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا هەیەی و جێبەجێکردنی لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر هاورێ کەماڵ ڕەبەشکاری یاسایی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لەگەڵما. دکتۆر زۆر بەخێر بێی. ئەو بابەتانەی کە پەیوەستە بە پابەندیەکانی هەرێم بەرامبەر بە بەغدا بۆ پرسی موچە بە پێی ڕێککەوتنەکان تا چەندە هەرێم ئەمانەی جێبەجێ کردووە چی ماوەکە بکرێت؟ بەڵێ سوپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان لە وڵاتیانی کوردستان. ئێمە وەکو حکوومەتی هەرێم پابەندین بە دەستور، ئەوە هێڵە گشتیەکەیە. ئێمە ئامادەی هەموو هەماهەنگیەکین، ئامادەی هەموو ئەوەین کە لەگەڵ عێراقا هەر شتێک کە ئێمە لە مەسلحەت و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بیکەین، بەڵام لە چوارچێوەی دەستور، نەک لە دەرەوەی مافە ئەساسیەکانی خەڵکی کوردستان بێت. سەبارەت بەو پابەندیانی کە ئێستا جەنابتان لەو راپۆرتە بینی مەسەلەی ئەو 92 ملیاری کە ئەمڕۆ ئیداع کراوە، ئەوە بە پێی یاسای بودجە لە مادەی 12 دووەم فەقەرەی دال ئەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان پابەند ئەبێت بە ئیداعکردنی داهاتە نانەوتیەکان بە پێی یاسای ئیدارەی مالی. قانونی ئیدارەی مالی لە مادەی 29 دیاری کردووە بە چی ئالیەتێک ئەو داهاتە نانەوتیانە ئیداعکرێن کە داهاتە لۆکاڵەکان بۆ حکوومەتی هەرێمە بێت 150 داهاتی فیدرالی داهاتە فیدرالیەکان ئەگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەتی ئیتیحادی و ئێمە ژەر ئاهامان کردووە. کەواتە لە دوای ئەم بابەتەوە ئیتر بیانووی بەغدا نامێنێت بۆ ناردنی موچە یا جارێکی دیکە تێبینیەکان بە شێوازێکی دیکە دەست پێ دەکەنەوە. طبعاً ئەم فەقەرەیە جیاوازە لە فەقەرەی موچە، یعنی ئەوان ئێستا ئاخرشت کە هاتوونە لەسەر بڕیاری محکەمەی ئیتیحادی دێن بابەتەکان تەطبیقەکەن. بڕیاری دادگای فیدرالی خاڵی موچەی جیا کردوێتەوە لە خاڵی داهاتی ڕادستکردنی داهات با بڵین ئیداکردنی داهاتە نانەوتیەکان. ئەوان موچەیان بەدەر کردووە لە هەموو بابەتێک، ئەڵێت ئەبێ موچە بدرێت، ئەوە فەرزی کردووەتە سەر حکوومەتی عێراقی. طبعاً چۆنە بێ موچە بدرێ، ئەوەش ئەچیتەوە سەر قانونی موازنە لە جەدوەلی جیممان هەیە. جەدوەلی جیم دیاری کردووە کە حکوومەتی هەرێم 658,000 فەرمانبەری هەیە لەگەڵ 169. پێویستە حکوومەتی ئیتیحادی پابەند بێ بۆ ڕقەمە موچەی ئەوانە بنێرێت بەبێ هیچ تاخیربوونێک، بەبێ ئەوە ئەو فەرمانبەرانن کە لە ڕاژەن لە خزمەتن. جگە لەوە ئێمە طبعاً خانە نشینمان هەیە، سەرجینی سیاسی ویتر با بڵێن ڕێعایی ئیجتیماعی و شەهیدان بەوانەوە ئەبێتە ملیۆن شتێک. ئەمە هەمووی لە قانونی بودجە جێکراوەتەوە و کۆتایی پێهاتوە. حکوومەتی عێراقی پێویستە مولزەمە ئەمانە مانگانە بنێرێت بەبێ دواکەوتن، بەڵام ئیتر ئەوە تا ئەبینی جاری وا هەیە ئەو ئەرقەلانە دروست دەکات. باشە، ئەمڕۆ شانتێکی وەزارەتی دارایی عێراق لێرە بوونا سەبارەت بە هاوتاکردنی موچەی خانشینان و پێشمەرگایەوە هێزەمنیەکان قسەیان کردووە گەیشتنەوە ڕێککەوتن هاوتا بکرێت وەکو خۆی بدرێت. ئەوە دەمێکین لە مێژە ئەو بابەتە ئەوە کراوە و لیژنانە تەشکیل کراوە. چەندین لیژنە، یەک لیژنە نییە، لیژناو بەشەکان کار لەسەرەوەکەن چکە ئێمە وەک جەنابتان ئاگدارن لە 2014 دابڕانێک هەیە بۆ هاوتاکردنی ئەو یاسایانە پێویستمان بۆ میلی جان هەبێت و چۆن دەست پێ بکەین ئەو یاسایانەی کە لەوێ هەیە لێرە تەطبیق بکرێ و خەڵکی ئێرە سوودمەند بێکاوان چەندین ساڵە بەڕاستی بەغەدر بودجەی کوردستانیان تەرخان ناکرد لەبەرەوەی ئەگەر بیتە سەر یاسا و بیتە سەر دەستور. حکوومەتی هەرێم حکوومەتێکی فیدرالیە، پێویستە ئەوان بودجە بنێرن، ئەوان خێر بە ئێمە ناکەن، لە ماڵی باوچیان ناماندنێ. ئێمە لایەنێکی ئەساسی ئەم حکوومەتین و مؤسسی ئەم دەوڵەتەی دوای 2023 لە عێراق، بۆیە ناتوانن ئەوان ئێمە تەهمیش بکەن یان پیان وابێ دێن شتێک بە ئێمە ئەدەن بەخێر. و پێویستە ئەو مەبادئەی کە دەستوری لەسەر دانراوە کە بنەمای فیدرالیەت ئەبێ بچەسبێ ئەوەیە ئەبێ بودجەیان تەرخام کردایە، بەڵام لەگەڵ ئەوان هاتن موچەیان جیا کردەوە لە بودجە. لە مەسەلەی موچەش ئەوە هەمسانۆکە محکەمەش ئەگەر بیتە سەر قانون، ئەوە قانون و دەستور دیاری کردووە کابێ بدرێ، بیتە سەر بڕیاری محکەمە پێویستە بدرێت بە پێ ئەو جەدوەلی کەوتمان. بەڵام سەرەڕای ئەوە بینیمان لەم دواییە ئەوە بوو موچەی مانگی حەوت چەندێکیان لێ بڕی و هەشت چەندێکیان لێ بڕی،
بەڵام خۆشبەختانە پاش ئەوەی کە وەفدەکەیان هات مەجلیسی ویزاری اقتصادیان وەفدی هەردوولا کە دانیشتین ئەوە بوو بڕیاردرا ینی ئەوان نەیانویست بەڕاستی ئەوە بکەن بەڵام دواتر پێداگیری جەنابی سەرۆکی حکوومەت و وەفدی هەرێمی کوردستان ئەوە بوو کە پێویستە موچە بەردەوام بێت تاکو سەری ساڵ تاوەکو ئەو هەندێک خەلەلی فەنی هەیە ئەوانە چاک بکرێن. باش وەفدی هەرێمی کوردستان جارێکی تر دەچێتەوە بۆ بەغدا ئەوەی کە لە وەزارەتی داراییەوە بۆ گفتوگۆ بەڵێ بەردەوام وەفد هەر دێتەوە ڕاوە ینی بابەتێک نییە بڕیار بوو سبەی لەسەری وەڵای دقیق نازان بەیانی ڕۆنیانە بەڵام ئەو وەفودە بەردەوام هاتوچۆکەن بێگومان. باشە کەواتە پابەندیەکان ئەگەر هەیە ڕێککەوتن بە پێی یاسا و دەستور هەیە بۆچی ئەم بابەتە بەم شێوازەی لێدێ ئایا ئەم پرسە تێکەڵی ململانی سیاسی دەکرێت؟ بێگومان تێکەڵی ململانی سیاسی کراوە بە دلیلەوەی بۆ جەنابتم عەرز کرد کە ئێمە دەستورمان هەیە یاسامان هەیە هەروەها قەراری مەحکەمە هەیە ئەوانە هەمووی تەحدیدی کردووە کە پێویستە موچەی خەڵک لە کات و بە هەمان ئەو بڕێی کە لە عێراق ئەدرێت بگاتە هەرێمی کوردستان ئەوان هاتوونە بەڕاستی هەنێ خاڵیان ئیبراز کردووە بۆ نمونە ئەڵێت لیستان ناردووە ینی دەوائری هەرێمی کوردستان لە کەرکووک و لە خانەقین و ئەمانە خۆ معلومە ئەم موچێ لە حکوومەتی هەرێمەوە ئەڕا بۆ فەرمانبەرانی حکوومەتی هەرێمن بەڵام لەوێ کار دەکەنەوەش بەهۆی ئەوە بووە چەندین حکوومەت لە عێراقا موچەی یان با بڵێن خەڵکی ئەو سنوورە کوردەکانی ئەو سنوورانەی دانەمەزراند بوو بۆیە موچیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. باش وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دەڵێ کار لەسەر ئەو تێبینیانە دەکەین کە سەبارەت بە موچەی مانگەکانی 89 هەیە ئەو لیستەی موچە کە بڕیارە بنێردێت بەبێ کەم و کوڕی بنێردێتە بەغدا کە جارێکی دیکە و تێبینیانەی کە پێشووتر هەیە ئەم جارە دووبارە نەبێتەوە بە پێی ڕێکەوتنەکانیش پێویستە کە موچەی فەرمانبەرانی هەرێم لەگەڵ موچەی فەرمانبەرانی بەغدا بەیەکەوە لە کاتدا بنێردرێت ئایا ئەو تێبینیانە و ئەو هەوڵانەی کە حکوومەتی هەرێم داوێتی وای کردووە کە ئیتر هیچ بیانوێک لە دەست بەغدا نەهێڵێتەوە ئەمە کۆتاجار بێت کە پێویست بکات چەندین جار وەفد بڕوات چەندین جار دانیشتن بکرێت لەسەر بابەتە؟ بەڵێ مەسەلەی ڕێکەوتن بۆ جەنابتیشی بکەمەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێم هیچ ڕێکەوتنێک ناکەین لە دەرەوەی دەستور لە دەرەوەی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان یعنی خەڵکێک پێی وابوو وای وێ ناکردو بوو کە ئێمە تەنازول ئەبێت لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان و لە مافە دەستوریەکانمان بکەین بەرامبەر بەوەی ئەوان موچە بنێرن یاخود بودجە بنێرن لای ئێمە وان نییە لای ئەمە شتێکی ترە لای ئەمە هەموو یەک پاکێجە پێویستە بابەتی مادەی 140 بابەتی زمانی کوردی و بابەتی یاسای نەوت و غاز و تەنانەت ئەوەی کە ئێستا بە وەزارەتی پێشمەرگە ئەکرێت لە مەسەلی تەسلیحی وەزارەتی پێشمەرگە هێزی پێشمەرگە هەمووی ئەمە لەگەڵ بودجە و لەگەڵ موچە هەموو یەک پاکێجە پێویستە حکوومەتی فیدرالی پابەند بێت بەوەی کە دەستور وەکو خۆی جێبەجێکاوە بەشێکی زۆر گرنگ لە وڵاتە کە هەرێمی کوردستانە ئەبێ مافی خەڵکەکەی دابینکە نەک تەنها خەڵکی کوردستانیان بۆ ئەوە پێ عێراقی بێکە لە ئەرکە ئێمە بەشداربین لەگەڵیان بەڵام کە ئەگاتە ماف ئێمە هاوڵاتی عێراقی نەبین بۆیە ئەمە مەرفوزە بە هیچ جۆرێک قبول ناکرێت هەر بابەتێکی تر جگەلەوە ئێمە ئامادەی نەگەر لە چوارچێوە دەستوریەکە بێ بەڕاستی ئەتوانین ئەتیفاقین ئەوەی بەجەنابشتموت بە پێی قەراری مەحکەمە بە پێی ئەوانە خۆیان داوێنە تاوان خۆی مەتەڕەفێ نەبووینە لە قەراری مەحکەمە ژوە لە قانونەکانش بەپێی ئەوانە هەمووی بێت ئەبێ موچە لە کاتی خۆی و بە بڕی هەمان ئەو بڕی کە ئەدرێتە فەرمانبەرانی عێراق بگات بە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان و لێرەوە دابش بکرێت اینجا ئەوان هەر جاری دێن بە مەهانەیەک تاخیرەکەن خۆشبەختانەوە گوتم ئێمە توانیمانە ئەوە تا سەر ساڵ حەل بوو دوای ئەوەش چەند شتێکی بەسیتەیە چێلەوانە ئەو بوتیان ئێوە فەرمانبەرتان هەیە با بڵێن تەربیەی کەرکووکی تێ و خانەقین هەیە و نازام چی بۆ مەهانانەکە ومان نەزانین لێ لە فەرمانبەری هەرێمن دانەیەکی ترەوە بوو بە حساب ناوی تکرار هەیە ناوی تکرار وازەحە بە پێی قانون هەیە هەموو چێمی شەهیدانەی هەیە یان وارسە یان خود زیندانی سیاسی وەرەگرێتەوە لە عێراقش ئەو یاسایانە هەیە ئەوە نیە شتێکی نامۆ بێ بەخۆیان ئەوەش عیلاج کراوە زایدەن ئەوەی بەشێکیان UPN-یان نەبوو با بڵین بایۆمەتری نەکرابوو کە عێراق خۆی بە 10 ساڵ ئەمەی جێبەجێ کردووە ئێمە بە چەند مانگێک بیکەین هەر چەندێک ئەمە نزیکەی ئەتوانم بڵێم بەشێکی زۆر ڕێژەیەکی زۆر کەم ماوەتەوە
کە ئەوانەشمان تەواو کردووە. زۆر باش هەرستا کێمە قسەکەین لە شەشەی کوردستان 24 بە پەلە دەیبینین کە وەزارەتی دارایی دەڵێت کە 243 میلیارد کورتێنانیان لە موچەی مانگی هەشتەی هەوڵەدەن کە چارەسەریکەن پڕیکەنەوە بۆی کە دەست بەدا بەشکردنی بچە بکرێتەوە چۆن پڕەکرێتەوە کورتێنانان بە چه شێوازێکە ئەو وەکوتم حەسەب قەوائمەوەی کە ئێمە نردومانە پێویستە عێراق ئەو پارانە بنێرەوە ئەوانش نیان و تۆ نانێنن سەراحەتەن یانەوە پرۆسێ عادەتەن بە یەک دوفعە نایەت شتێکی ئاساییە و انشاءالله ئەچێتە سەر ڕێچکەی خۆی و مشکلەی موچە نامێنێت کە مەفروزە بەڕاستی ئێمە لە ساڵی 2024 ئەوە زۆر مافیتر هەیە کە ئێمە قسەمان لەسەری بکردایە بەڵام ئەوان ئاوهایان بچوو کردوەوە ئێمە تەنها بینە سەر موچەکە یەکێکە لە مافەهەرە بەسیتەکان کە نییە لە هیچ شوێنێک نەبوو لە دنیا لە هیچ وڵاتێک لە کۆمپانیایەک نییە ئەوەی ئەوان بە خەڵکی هەرێمی کوردستانیان کردو. زۆر باشە بەڕێز دکتۆر هاورێ کەماڵ ڕاوێژکاری یاسایی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس لەگەڵ زۆر سپاس.